من اندازیار ڕەوا سەلیم لە پسراوی زۆنی چەمچەماڵی لە بەڕێوەبەرایەتی گەشتی شارەوانەکانی سلێمانیم. ئیشوکارەکانمان چڕ بۆتەوە لە 7 شارەوانی لە زۆنی چەمچەماڵ هەر لە تەکیی کاکەمەندەوە دەست پێ دەکات تا قادرکەرم کە کۆمپانیای شکار سەرپەرشتی ئیشوکارەکانی ئێرە دەکات. کۆمپانیای شکار لە ئێستادا توانەکانی کەم بۆتەوە لە چاوجارانی پێشوو لەبەرەوەی ئالیاتەکانی کەم بۆتەوە بە حکمی ئەو قەیرانی دارایی کە هاتووە بەسەر ئەم زۆنەیە. ئامێرەکانی لە 136 ئامێرەوە بۆ 89 ئامێر کەم کراوەتەوە بۆی ئەدای کارەکانیشی لاوازتر بووە. لێرە لەم زۆنەیە ئێمە خزمەت دەکەین بە نزیکەی 500,000 لە دانیشتوانی ئەم زۆنە و کوڕی خۆڵ و خاشاک لێرە ڕۆژانە نزیکەی 30 بۆ 40 تەن خۆڵ و خاشاک کۆکرێتەوە و تا ڕادەیەک ئیشوکارەکانی کۆمپانیای شکار بەپی پێویستی خزمەتگوزاری ئەو ناوچەیە واتە بەپی پێویست خزمەتگوزاری ئەگەیەنێت نەکوکو جاران کە هەر لادەیەکی دوورە دەست بێت کە ئامێری بۆ بچێت. ئێستا زۆرینەی لە لادەی دوورە دەستەکان ئامێرەکانی لێک شێنراوەتەوە تەنها زیاتر خزمەت دەکرێت و خزمەتەکەی چڕکراوەتەوە لە ناو شارەکان و ناو گەڕەکەکانە و ماڵان بە تایبەت ماڵان بەپی پێویست هەڵەگیرێتەوە و ئێستا بە حکمی کەمکردنەوەی ئامێرەکان زۆنەکانمان ناو شارەکانمان دابش کردەوە بۆ ڕۆژ ناڕۆژێک بۆ ئەوەی خزمەتگوزاریەکە بە هاوڵاتەکانی ناو شارەکان زیاتر بگات کە زیاترینی دانیشتوانی ئەم سنوورە لە ناو شارەکانن بە تایبەت لە تەکیی کاکەمەند و لە چەمچەماڵ و لە شۆڕش کە زۆرینی دانیشتوانی ئەم زۆنە لە خۆیەگرێت و داواکاریمان لە کۆمپانیای شکار ئەوەیە کە ئامێرەکانی تا ڕادەیەک زیاتر بکات و ئەو ئامێرانەی کە شکاوە بە زووترین کات چادی بکاتەوە بودجەیەکی تاڕی دابنێ بۆ ئامێرە شکاوەکان و ئەو کرێکارانەی کە لە ماوەی ڕابردووە لە کۆمپانیا کاریان کردو و زۆر جار ئەم هەواڵەمان پێ دەکات کە تا ئێستا پارەی مانگ ساڵانی پێشووی نەدراوە ئەو پارانە تەسفێ بکات و بدرێت و پارەی کرێکارەکان تا ڕادەیەک تاخیر نەکات یاخود پارەی کرێکار کەم نەکرێتەوە یاخود سایقی ئەو تانکەرانەی کە لە زستانە ئیشیان کەمترە بێت ئەو سایقانە بێبەش نەکرێت لە ئیشوکاری کۆمپانیا و دەرنەکرێنەوە موچەکەیان کەم نەکرێتەوە و چاکردنەوەی ئامێرەکان زۆر زەرورەکە ڕۆژانە بودجەیەکی تایبەتی هەبێ بە چاکردنەوەی ئامێرەکان زۆرێک لە ئامێرەکانمان بە تایبەت ئامێری تەمڕەکەمان کە بەشێک لە ئامێرەکانمان تێک چوونەوە بە پێویست ناتوانێت ئەو شوێنێک کە خۆڵ و خاشاکی لێدا بپۆشرێت و پێویستە لە بە تایبەت لە مەودەکە بەورە وەرزی هاوین ئەڕۆین خۆڵ و خاشاک ئاوا بمێنێتەوە بۆ گەن ئەبێت پێویستە ڕۆژانە و لە دوای بەتاڵکردنی لە ئامێرەکان بە پێویستدا بپۆشرێت. ئاسۆ مەولود حەمید سەرپەرشتیاری کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە سنووری شارەوانی تەچی کاکەمەند. ئێستا ڕێژەی کرێکارمان کەم کراوەتەوە بە حکومەوەی بودجەی ئەم کۆمپانیا و ئەم پرۆسەیە کەم کراوەتەوە. باشە تا ئێستاش پرۆسەکە بە باشی ئەڕات بەڵام کۆمەڵی ئیشکالاتیان هەیە بە حکومی کەمبوونەوەی بودجەی کۆمپانیاکە تەمیراتی بڵێن سیاناتی سیارەیان خراپە و کرێکارەکانیش بە عام کەم کراوەتەوە کەمبوونەوەی سیارەکانیش تاسیراتی کردەوە سەر کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لەم سنوورەیە بە شێوەیەکی باش تا ئێستاکە لە زۆربەی شارەوانەکان بڵین باشترێکی بەڵام کەم و کوڕی تەنها لە ڕووی دارایەوە کۆمپانیا ئەوەیە کە خەمساردن لە سیاناتی سیارەکان ئامێرەکانە. ئیشوکاری کۆمپانیای شکار کە تایبەتە بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک هەرچەندە بەهۆی خەرجنەکردنی شایستە دارایەکانەوە بۆ کۆمپانیا چەند گرفتێک ناوبەناو دروست ئەبێ لە سنوورەکەمانە و کێشەی کەڵەکەبوونی خۆڵ و خاشاک دروستە پێ هیوادارم وەزارەتی دارایی وەلایەنی پەیوەندیدار ئەو گرفتەمان بۆ چارەسەر بکەن. لە ئێستایا ئێمە سەرپەرشتی ئیشوکارەکانی کۆمپانیای شکارەکەینەوە هاوکاریانین لە ڕێی ئامێرەکانی خۆمانەوە تا ڕادەیەک بە باشی ئیشوکارەکانیان بەڕێواچێ.